دوای ئەوەی کە نەخۆشخانەی شەید ئاسۆ بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا لە مانگی سێوە گۆڕدرا بۆ نەخۆشخانەی کۆڕۆنا خزمەتگوزاریەکانی چاو تیادا وەستا لە بەیانی و لە ئێواران. بەڵام ئەوە ماوەی دوو مانگە واتە توانین بڵێن لە سەرەتاکانی مانجی ڕابردووەوە خزمەتگوزاری پێشکردنی خزمەتگوزاریەکانی چاو لە ئێواراندا دەست بەکار بۆتەوە واتە ڕاوێژکاری بینینی نەخۆش لە ئێواراندا دەست بەکار بووینێتەوە لە کاتژمێر سێوە لە خزمەتی هاوڵاتیان داین تاکو و نۆی شەو ئەگەر پێویستیش بکات ینی زیاتریشە. هەموو خزمەتگوزاری وەکو ئاوت پیشن ئەو کلینیکی ڕاوێژکاری لێرەدا پێشکەش دەکرێت و ڕەچاوی ئەوەش کراوە کە بڵێن دوور بێت لە نەخۆشەکانی لەو نەخۆشانەی کە لە نەخۆشخانەکەدان بۆ نەخۆشی کۆڕۆنا هەموو جیاکاریەک بڵێن کراوە چەند دیوارێکی ڕێگرت لە جیاکرا بەهۆی چەند مەقاتەیەک و جیاکراوەتەوە بە دڵنیاییەوە و ئامێرانەی کە لێرە هەن لە هیچ شوێنێکی کە بە و بەرفراوانی نییە چونکە نەخۆشخانەیەکی تایبەتمەندی چاو بووە و ینی واش دەمێنێتەوە ئەو دوای ئەوەی کە یان نەخۆشەکانی کۆڕۆنای پشت بەخوات چاک دەبنەوە یاخۆت لە شوێنێکی تر دەتوانین خزمەتیان بکەین و چونکە ئەم نەخۆشخانەیە تاکە نەخۆشخانەی چاو لە کوردستانە کە تایبەتمەندی هەیە و دووەم نەخۆشخانەیە لە هەموو عێراقدا ئەو ئامێر و پێدەویستیانێک لێرە هەیە لە شوێنێکی تر نییە.